ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیقم ئەڵقێم شەوی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر گڕوتینی هەڵبژاردن بەرەو سەلماندنەوەی کوردستانی بوونی کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان. دیارە چەند ماوەیەشی کەم یاخود یەک دوو مانگی کەمی ماوە بۆی کە ئێمە بڕۆینە پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە هەڵبژاردنێکی پێشوەختەی ڕاگەێنراوە و کوردیش بەشدارە لەم هەڵبژاردنەدا بە تایبەتی لە ناوچە کێشە لەسەرەکان و کەرکووک لێسادا یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو هاوپەیمانەتی کە پێشێناوە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان مەبەستێتی کە بتوانێت زۆرترین کورسی ئەوانەی کە لە ڕابردوو هی کورد بوون و لەم هەڵبژاردنەشە کە کێبڕکێ دەکەن بەدەست بێنێتەوە. کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەندە بەلایەوە گرنگە بۆ ئەم هەڵبژاردنە کوردستانی بوونی ئەم ناوچانە بسەلمێنێتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵەکانی چۆنە و کاندیدەکانی لەسەر چه ئاستێکن، چۆن کارەکە لەو بازنانی کەدا بەشکراوە بە دیاریکراوی لە کەرکووک، واروەها ئەو هاوپەیمانەتیانی کە پێکاتون بە دیاریکراوی هاوپەیمانی یەکێتی لەگەڵ گۆڕان تا چەندە ئەمە کاریگەرە بێ بۆی کە کورد بتوانێت هاوسەنگی خۆی بپارێزێت و ئەو دەنگانی کە هەی بۆ بەدەستی بێنێتەوە و ئەوانەشی کە فەوتاون لە هەڵبژاردنەکانی ڕابردووە توانێت تا ڕادەیەک ئەمانەش بۆ خۆی بەدەست بێنێتەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسیب عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. مامۆستا بەخێربی، سپاس دەکەین، ماندوومان کردی، خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما هەمیشە بەدەنگمانەوەی. سپاس دەکەین. مامۆستا هەمووان ئەزانین کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نزیکە و ئەم هەڵبژاردنە زۆر چارەنووسازە بۆ زۆرێک لەلایەنە سیاسیەکانی عێراق و زۆرێک ناوی هێنن بە گۆڕانی هاوکێشە لە عێراقدا و گۆڕانی تەوازنی هێز لە زۆربەی ناوچەکانە. خوێندنەوەتان وەکو ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە دیاریکراوی لە ناوچە کێشە لەسەرەکان و بە تایبەتر لە کەرکووک بۆ ئەم هەڵبژاردنە چۆنە مامۆستا حەسیبە؟ بەڵێ سڵاوتان لێبێ، سڵاو لە سەرجەم بینەرانی کەناڵی کورساتی ئازیز. دیارە ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنێکی گرنگ و چارەنووساز داین، ئەویش هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە. دیارە هەڵبژاردن لە بنەڕەتدا پرۆسەیەکی تەواو دیموکراسیە و گرنگی تەواوی هەیە نەک تەنها لای ئێمە بەڵکو لە هەموو وڵاتە زلهێزەکانی دنیا، لە هەموو وڵاتە دیموکراسیەکانی دنیا خاڵێکە بۆ دەسا و دەستکردنی دەسەڵات. لە ڕێگای هەڵبژاردنەوە ئەکرێت دەسەڵات قۆرق نەکرێ و دەستا و دەست بکرێ. ئەم پرۆسەیە ئەگەر بۆ وڵاتانی تر جارێک گرنگ بێ، بۆ وڵاتێکی وەکو عێراق ڕەنگە دەیان جار گرنگ بێ، لەبەرەوەی عێراق وڵاتێکە بەردەوام لە کێشە و ململانیە بووە، بەردەوام لە سراع بووە، بەردەوام شەڕ و نەهامەتی تیا بووە، قەیرانی تیا بووە. ئەتوانم بڵێم وڵات عێراق یەکێکە لە وڵاتە قەیراناویەکان، بەردەوام قەیرانی تیا بووە و لە 18 ساڵی ڕابردوو لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە یاخود لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە ئەو قەیرانانە بەرۆکی عێراقیان بەرنەداوە، بەردەوام ئەو قەیرانە بوونیان هەبووە لە عێراق بەگشتی. دیارە ئەمەی کە من مەبەستمە باسی کەم، ئێمە لە ڕێگای هەڵبژاردنەوە بەشداریکردنمان لە هەڵبژاردن، هەرچەنە هەڵبژاردننی ئەم جارە هەڵبژاردنێکی نائاساییە لەبەرەوەی هەڵبژاردننی پێشوەختەیە. بەڵێ ئەم هەڵبژاردننی پێشوەختەیەش دیارە ئەسباب و هۆکاری خۆی هەیە کە بڕیاردرا بۆچی هەڵبژاردننی پێشوەختە بکرێت. دیارە ئەو هەموو ناڕزایی و گلەی و گازەندەی کە هەیە لە باشووری عێراق و لە ناوەڕاستی عێراق، خۆپیشاندانەکان بەردەوام بوون، کەم و کوڕیەکان، نەبوونی خزمەتگوزاری، نەبوونی دامەزراندن، نەبوونی هەلی کار، هەموو ئەمانە وای کرد کە خەڵک بێتە سەر شەقامەکان و خۆپیشاندان بکاوە ناڕزایەتی خۆی دەرببڕێ. لە نەتیجە ئەمەی لێکەوتەوە کە بڕیاردرا هەڵبژاردننی پێشوەختە بکرێ بۆ کەواتەمە داواکاری شەقام بوو، بەڵام سەرڕای ئەوەش یعنی زۆرێک لەلایەنەکانی عێراق مەترسی گەوریان هەیە لە هەڵبژاردنە مامۆستا حەسیبانی نەشیان شاردوێتەوە. بەدڵنیاییەوە هەڵبژاردننی ئەمجارە قانونەکەی یاساکەی زۆر جیاوازە لەگەڵ هەڵبژاردنەکانی تر. ئەتوانم بڵێم مەترسیە بۆ سەر هەندێک حزب و قەوارە و قورسیشە تەنانەت بۆ ئەو قەوارانەی کە قەوارەی گەورن یاخود حزبی گەورن یا پێکاتی گەورن، تەنانەت بۆ ئەوانش ئەوەندە ئاسان نییە. یعنی وردەکاری زۆری تایە. بڕیاری ئەم جاری کۆمیسیۆن یاخود هەڵبژاردننی بازنەکان، دانانی هەڵبژاردننی ئەم جارە لەسەر ئاستی بازنەکان، ئەمە نیزامێکی تازەیە، ئەمە یاسایەکی تازەیە بەنسبەت عێراقەوە، بۆیە وردەکاری زۆری تایە و بەشێک لە لایەنە سیاسیەکان ترسیان لێ نشتووە و ترسی شکاندنیان هەیە. مامۆستا حەسیبە هەر لەسەر کە ئاماژەدا بە یاسای هەڵبژاردن کەم جارە جیاوازە، دیارە بۆ هەموو لایەنەکان جیاوازە و بۆ عێراقی جیاوازە و چکە بە حکمەوەی و جەناب ئاماژەت پێدا بازنەی عێراقیانی بۆ کورد ئەم یاسایە
جیاوازێکی چییە؟ ئەگەر جیاوازە بۆ کورد سوودی لێ بینێەوە بە دیاریکراوی کورد مەبەسمە لە ناوچە جێناکۆکەکان و بە تایبەتر لە کەرکووک بۆ ئێمە ئەمە لە چه ئاسێگای بەڕاستی دیارە ئاماژەمان بەوە کرد کە هەڵبژاردن ئەبێتە ئامرازێک بۆ دەسا و دەستکردنی دەسەڵات دەکرێت هەڵبژاردن ببێت بە دەواازەیەک بۆ گۆڕانکاریەکان بەڵام ئێمە لە بیرمان نەچێت لە وڵاتێکی سەراپای هەمووی قەیرانە هەمووی ناکۆچیە هەمووی ململانەیە هەمووی کێشەیە ڕەنگە هەڵبژاردن ئەگە هەڵبژاردنێکی پاک و بێگردیش بکەین نەبێتە فریاد ڕست لە شەو ڕۆژێکا بتوانێت هەموو کێشەکان چارەسەر بکات بەڵام ئومێدێک ئەبەخشێتە گەلانی عێراق ئومێدێکە بەخشێتە هەموو نەتەوەکان کە گۆڕانکاری لە ئارادایە و بتوانن بە پێی حەجمی خۆیان بە پێی حەجمی بەشداری خۆیان استحقاقی خۆیان وەربگرن لە دوای هەڵبژاردن دیارە ئەمەی مەبەستمانە ئێمە باسی بکەین چەندە گرنگە بۆ کەرکووک و بۆ ناوچە جێناکۆکەکان بۆ کورد بە تایبەتی بۆ ناوچە بۆ کورد بەگشتی و بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکان بە تایبەتی ئەگە لە کوردستانم هەڵبژاردنە یەکجار گرنگ بێ من ڕەنگە بڵێم لە کەرکووک و ناوچە جێناکۆکان ئەهمیەتەکەی زۆر لەوە زیاترە ئێمە ئەزانین ئێستا کەرکووک و ناوچە جێناکۆکەکان لە دوای کۆمەڵێ بڕیاری هەڵەی سیاسیەوە بە چ قۆناغێکدا تێدەپەڕن و بە چ مەرحەلەیەکدا تێدەپەڕن مەرحەلەیەکە کە ئەتوانم بڵێم کورد وەکو ئۆپۆسیۆنی لاتوە لەو ناوچانە دەسەڵاتی نەماوە وەکو معارەزەی لاتوە و بە تەواوەتی مافەکانی پێشێل کراوە بە تەواوەتی کورد پەراوێز خراوە بۆیە لە ڕێگای هەڵبژاردنەوە لە ڕێگای هەڵبژاردننی نوێنەری باشەوە دیارە خۆشببختانە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوپەیمانەتیەکی دروست کردووە لە کەرکووک بۆ ئەوەی بتوانێت قورسایەکەی زیاتر بێ ئێمە ئومێدمانە کرد لە کەرکووک تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان نەبووە ئەم هاوپەیمانەتیە ئێمە ئومێدمانە کرد لە هەر نەبێ لە کوردستان جوانە بێ بەڵام لە کەرکووک لە ناوچە جێناکۆکان ئێمە ئومێدمان بوو هەموو کورد بە یەک لیست بەشداری بکردایە هەموو کورد بە یەک دەنگ بەشداری بکردایە ڕاستە لەگەڵ حیزب ئیسلامیەکانیش لێک تێگەیشتمان هەیە ئەوەش شتێکی باشە بەڵام کورد دیسانەوە یەک دەنگ نییە بەڵام ئەو هاوپەیمانەتی کە هەمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئەمە بۆتە فاکتەرێک بۆتە عاملی خێر خەڵک ئومێدی لەسەر هەڵچنیوە و بتوانین زۆرترین دەنگ لەو ناوچانە بەدەست بێنین و بە نەتیجە زۆرترین کورسی مسۆگەر بکەین دیارە جەنابەت پرسیارێکت کرد ئەهمیەتی بەشداریکردنی ئێمە وەکو کورد لەو ناوچانە لە چیدایە ئێمە لە ڕێگای ژماری کورسەکانمانەوە ئەتوانین ئاڵوگۆڕ بکەین ئێمە لە ڕێگای ژماری کورسەکانمانەوە کە چەندە نوێنەری کورد ئەنێرین بۆ پەرلەمانی عێراق ئەوەندە پێگەمان لەوێ بەهێزە بێت دیارە دانانی وەزیر و جێگری وەزیر و بەڕێوەبەری گشتی ئەمانە هەمووی لەسەر ئەساسی ژماری کورسەکانمان لەسەر ئەساسی ژماری دەنگکان و لەسەر ئەساسی ژماری کورسەکانمان بەدەستی دێنین بۆیە ئێمە چەندە لەوێ پێگەمان بەهێز بێ پشکمان زیاتر بەرەکەیەوە بە نەتیجە ئەتوانین بەشدار بین لە چارەسەرکردنی کێشەکانی کورد دیارە هەندێک کێشە هەیە لەگەڵ لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە هەتاکو ئەمڕۆ و کێشانەوەکو خۆی ماوەتەوە مادەی 140 تا ئەمڕۆ جێبەجێ نەکراوە ئێمە ئەزانین مادەی 140 مادەیەکی دەستوریە و بە جێبەجێکردنی مادەی 140 بەشێکی زۆر لە کێشەکان چارەسەر بێ بەڵام بەداخەوە ئەمە نەکراوە ئەگەر ئێمە نوێنەری بەهێز و باشمان هەبێ وەژماری کورسەکانمان زۆر بێ لە بەقا ئەتوانین فشارێکی وا بکەین ئەتوانین وا لە نارەکانمان بکەین ملدا بدەن و مادەی 140 جێبەجێ بکرێ و ئێمە کەیسی بودجە و میزانیەمان هەیە ئەوە لە بەغاوە چارەسەرەکرێت تەنها لە ڕێگای ژماری نوێنەرەکانمان و ئەدای نوێنەرەکانمانەوە ئەتوانین ئێمە ئەمانم سۆگەر بکەین بەدڵنیایی مامۆستا حەسیبانی ئاماژەت بۆ دا کە ئێمە ئەگەن نوێنەری باشمان هەبێ و نوێنەرەکان باش دەستنیشان کرابن بە دیاریکراوی لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەو هاوپەیمانێتیشی کە هەیە پژگیریەکەوە ئەو هەمانگێشی کە دروست کراوە لەگەڵ دوولایەنی ئیسلامیە ئەمە وا ئەکا کە خەڵک بە گوڕوتینەوە بە حەماسەتەوە بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەم نوێنەرە باشانە هەڵبژێرن بۆی کە لە کۆتایی دەوەکو جەناب داماژەی پێدەی هەم دەنگی کورد مسۆگەر بێ لەوێ هەم کورسەکانمان لە بەغدا زیابێ هەم ئەو داواکاریانەی کە داواکاری حەق و ڕەوا و یاساین بۆ کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان جێبەجێ بکرێت لە حکوومەتەکانی داهاتووی عێراقا یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرەکانی لەسەر چ بنەمایەک داناوە لەم ناوچانە بەڕاستی ینی ئەمە زۆر گرنگە چونکە لەوێ هەمومانە زانین خەڵک ناڕازی بوو لە ماوەکانی ڕابردوو و داوایانە کرد باشترین خزمەت و باشترین خەڵک بێتە پێشەوە بۆی کە خزمەتیان بکات ئەساسی دانانی ئەم نوێنەرانە چۆنە لە ئێسادا لەکەن بەڵێ دیارە ئەوەی من ئاگادارم من ئاگاداری
پارێزگای کەرکووکم و ئاگاداری نوێنەرەکانی کاندیدەکانی کەرکووکم دیارەمە لە ئەنجومەنی سەرکردایەتی بڕیاری لێدراوە ئەوەی کە بەر ئێماکەی وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە 6 کاندیدمانەیە لە ناو لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە دامان ناون بۆ پەرلەمانی عێراق ئەم 6 کاندیدە لە ئەنجومەنی سەرکردایەتی دیارە تەنها ئەمانە نەبوون ئێمە کۆمەڵ کاندیدی زۆرمانە بوو لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکلا کراوەتەوە ئەم 6 هەڵبژێردراوە بۆی ببن بە کاندید بۆی ببن بە نوێنەر لە پەرلەمانی عێراق دیارە کۆمەڵێ پێوەەر هەبووە لەسەر ئەساسی بڕوانامە کەسایەتی کەسەکە لێهاتوویی و لە ڕابردوو چی کردووە باگراوندی چی بووە هەموو ئەمانە کۆمەڵێ فاکتەر و ئەسبابە وای لێمان کردووە کە ئێمە ئەو کاندیدانە چۆنەڵێ بە بڕوا لە خۆبوون بە متمانە و بە بڕوا لە خۆبوونەوە ئێمە ئەمانەمان دەستنیشان کردووە وە کارەکەین بۆ سەرخستنیان دیارە پرۆسی هەڵبژاردن تەنها بەوان ئەنجام نادرێت هەمومان ئەبێ لە نەتیجا لە خزمەت پرۆسی هەڵبژاردن بین لە خزمەت دەرچوونی ئەوانش بۆ خزمەتی کووردە دواتر بۆ خزمەتی لیستەکەمانە کە لیستی یاوپەیمانیە و دوایش خەڵکی کەرکووک لێیە سوودمەند دەبێت دیارە وەکو کورد ئێمە ئاماژەیەکمان کرد گرنگیەکەی چییە؟ من بمبورە قسەکانم تەواو نەکرد ئێمە ئەو ناهاوسەنگی کە ئێستا دروست بووە تەنها بە ژماری کورسەکانمان ئەتوانین ڕاستیکەینەوە ناهاوسەنگیەک دروست بووە ئێستا لە نێوان پێکاتەکان لە شاری کەرکووک ئەتوانین لە ڕێگەی ژماری کورسەکانمانەوە ئێمە ئەو ناهاوسەنگیە ڕاست بکەینەوە و هاوسەنگیان بکەین و خاڵێکی تر لەو خاڵانە ئێمە لە بیرمانە چێ ئەگەر ژماری کورسەکانمان لە بەغا کەم بێت دەنگمان لاواز بێت ئێمە قوارەی کار و تەسیراتی هەیە بۆ سەر قوارەی هەرێمی کوردستان ئێمە بۆی قوارەی هەرێمی کوردستان بپارێزین پێویستە زۆرترین ژماری کورسیمانە بێ لە بەغا وەکو کورد ئەمە وەکو کورد بەعام و خاڵێکی تر لەوانە بۆ پارێزگاریکردن لەو کەیسانەی کە هەمانە تا ئێستا ئێمە کۆمەڵی کەیسمان بە هەڵواسرایی ماوەتەوە لەگەڵ بەغایە ئەمەش دیسانەوە بە ژمارەی کورسەکانمان ئەتوانین ئەمانە یەکلا بکەینەوە و ئەتوانین جێبەجێیان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کە ئەم هاوپەیمانێتی پێکێنراوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمانگی باشێ و هاوپەیمانێتەکە دەیەوێت زۆرترین کورسی و زۆرترین دەنگ مسۆگەر بکات لە ناوچە کێشە لە سەرەکان بە دیاریکراوێت سەوەکو یەکێتی 6 کاندید هەیە ئەی بزوتنەوەی گۆڕان لەو ناوچانە چەند کاندیدیە بێت ینی هەمانگیتان هەیە لەو ڕۆ بەڵێ هەمانگیمان هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشبڕچێ ئەکا بۆ بەدەستێنانی 6 کورسی و بزوتنەوەی گۆڕانیش کاندیدێکیەیە ئێمە کار بۆ لیستەکەکەین چۆن کار بۆ کاندیدەکانی خۆمانەکەین بامان شێوە کاندیدەکەی بزوتنەوەی گۆڕانیشەکەین باشە ئەم کاندیدانەی بڵین کورد و لە نێویاندایی هاوپەیمانی کوردستان بە دیاریکراوی لە هەر سێ بازنەکەی کەرکووک هەیە یاخود بەس دە تەنها بازدەی ناوەند کەیتە زۆرینەی دەنگی کورد لەوەیە بمبورە کەرکووک دیارە بەپێی ئەم سیستەمە تازەیە کەرکووک دابشکراوەکو و هەموو شارەکانی تری عێراق شاری وا هەیە دوو بازنەیە سێ بازنەیە زیاترە کەرکووک لە سێ بازنە پێکاتوە بازنەی یەک و بازنەی دوو بازنەی سێ بازنەی یەک باکووری کەرکووک ئەگرێتەوە باکووری کەرکووک ئەگرێتەوە کە 5 کورسیتیایە 5 کورسیتایە بەڵێ 5 کورسیتیایە لێ بوونی هەیە تاوان بڵێ زۆرینەی و ناوچانە کوردن و بازنەی دوومان هەیە و بازنەی سێمان هەیە بازنەی سێ دیارە کەوتۆتە خوارووی کەرکووکەوە کە حەویجە و ڕەشاد و ڕیاز و عەرەبنشینن زیاتر عەرەبنشینە و بازنەی ناوەڕاستمانەیە بازنەی ناوەڕاستیش ئەتوانم بڵێم هاوبەشە کوردیشی تایە تورکمانیشی تایە عەرەبیشی تایە باشە ینی کاندیدمان هەیە وەکو بڵین کاندیدی هاوپەیمانی کوردستان هەیە لەوێ هی کورد لە ناو بازنەی ناوەندە لە ناو بازنەی ناوەند بەڵێ کاندیدمانە ئەوێ مامەسا حەسیبە ناوەند ئەوێ 4 کورسیە تاوان لەوێ تورکمان زۆرترین کێبڕچیەکە پێما بێت زۆرترین کێبڕچیەکە تورکمان لەبەرەوەی تورکمان ئەتوانم بڵێم دەنگکانیان زیاتر لەوەیە باشە میکانیزمی ینی بەڕێوەچوونی بە تایبەتی چکە ئێستا بە دیاریکراوی بانگەشەی هەڵبژاردن ینی زۆر لایەن دەستیان پێکردەوە بەپێی یاسای کۆمسیۆنی ژانی یاساییە لایەنەکان بانگەشەی خۆیان دەست پێ بکەن وەکو هاوپەیمانی کوردستان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادایەوە هەنگاوەکانتان بە ئاڕاستی دەستپێکردنی بانگەشە بۆ هەم لیستەکە هەم بۆ کاندیدەکان دەستی پێکردووە لەو ناوچانەیە خود جارێ نایەوە بەرنامەکەتان دەست پێ نەکردووە کاک هاوڕێ بەپێی ئەم دابشکاری کە یەکێتی نیشتیمانی کوردستان کردوێتی هەموو ناوچەکان دابشکراوە کەرکووک و سەلاحەدین ناوینراوە زۆنی کەرکووک ئەمە بووە بە زۆنێک
هەواڵێک سەرپەرشتیەکە کە کارژێڕی مەکتەبی سیاسیە سەرپەرشتی ئەم زۆناکە خۆی لە سنووری دوو مەڵبەند ئەبینێ. اینجا ئەو بەشەی کە بەر کەرکووک کەوتووە با بڵێن کە سێ بازنەیە ئێمە لە بازنەی سێ هیچمان نییە نە کاندیدمانەیە و نە ئومێدمان هەیە ئێمە لەوێ کورسی بین لەبەرەوەی باشووری کەرکووکە بڵێ ئەوە یەکلا کراوەتەوە بۆ پێکاتی عەرەبە. بەڵام بازنەی یەک بە حکمەوەی بازنەیەکی گەورەیە و 5 کورسی تایە ئێمە دابەشمان کردو کردومانەتە چەند میحوەرێک کراوەتە چەند میحوەرێک میحوەری دەروی شارجیایە میحوەری ناو شارجیایە میحوەری شۆرجەجیایە میحوەری ئیمام قاسم جیایە هەر میحوەرە و کاندیدێکی بەرکەوتووە یاخود هەر میحوەرە و کاندیدێ پیا و کاندیدێ ژنی بەرکەوتووە. ئەم جارە شێوازی دەنگدانەکە بۆ دەنگدەریش زۆر جیاوازە یعنی لە هەڵبژاردننی 2010 2014 2010 تۆ لە کوێی کەرکووک کا دەنگت بە کاندیدێک بدایە ئەڕۆی بۆ لیستەکە و ئەڕۆی بۆ ئەو کاندیدا نافەوتە. ئەم جارەوانیە وردەکاری زۆر زۆری تایە بازنەی یەک دەنگ بدات بۆ یەکێک لە بازنەی دوو دەنگکەی ئەسووتێەوە بە پێچەوانەوە بۆیە شی کراوەتەوە ورد کراوەتەوە میحوەر بە میحوەر و هەموو میحوەرەکانی بۆ ئەوژە سەر ئەو ئەساسە لە ینی نەخشەڕێگی خۆتاندانەوە بۆ سەررجەم میحوەرەکان و بازنەکان. بەڵێ ڕێک ئێمە هەموو چەند میحوەرە بەگشتی ئێستا کەرکووک 8 میحوەرە ئێمە هەموو هێڵە پانەکان خطوط عریزەکانمان دیاری کردووە کە چۆن ئیشەکرێمە لە ناوەڕاستی مانگی ڕابردووە دەستمان بەکار کردووە و کۆبوونەوەکان بەردەوامە و هەموو تیمەکانمان ئامادەیە بۆ ئیشکردن. دیارە ئێمە ئاوارەیەکی زۆرمان هەیە لە دەرەوەی کەرکووک لە شاری هەولێر کەرکوچین و لە هەولێر دانیشتونە ئەمانە دەنگیان لە کەرکووکە ئەمانە فۆرمی خۆراکیان نفوسیان کارتی دەنگدانیان شتێکیان لە کەرکووک بڵێ بە دڵنیاییەوە ئەبێ بێنەوە لە کەرکووک دەنگ بدەن. خەڵکێکی زۆرمان هەیە ئێمە لە سلێمانیە ئاوارەیە لە سلێمانی تا ئێستا نەگەڕاوەتەوە بەڵام فۆرمی خۆراک و تەسکەرە و نفوسی هەمووی لە کەرکووکە و کارتی دەنگدانی کەرکووکە ئەبێ لە ڕۆژی دەنگدان ئەبێ بێتەوە بۆ کەرکووک هەڵبەتە ئەبێ ڕۆژێ پێش ئەوە بێتە کەرکووک و لە کەرکووک دەنگکەی بدات و بگەڕێتەوە. هەروەها لە چەمچەماڵ ئێمە خەڵکمان هەیە لە کۆیە و لە ڕانیا کەرکوچی زۆرە هەموو ئەمانە بەرنامەی وردی بۆ دانراوە بۆ هێنانەوەی ئەم ئاوارانەوە بۆ بەشداریکردنیان لە ڕۆژی هەڵبژاردن. باش ئەمە لەسەر ئاستی حیزبی و ڕێخستنەوەی ئیشوکارەکانتان بۆ بەڕێوەچوونی هەم کاتی بانگەشەوە هەم کاتی پرۆسی دەنگانەکە بەڵام ئەی لەسەر ئاستی ڕایەڵی جەماوەری ئێوە ئێستا لە کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان ئەی چیتان کردووە بووی کە لەگەڵ جەماوەر زۆر نزیک بن و ینی متمانەیە بگەڕێنەوە لە نێوان هەم حیزب هەم جەماوە چکە بەڕاستی زۆر گرنگە متمانەیە دروست بێتەوە لە پێشووترک و ئاماژەم پێدا ناڕازایی هەبوو و خەڵک ناڕازی بوو لەوێ و دەیانوزانی خزمەت بکرێن و پارێزگاری بکرێن و دیفاعیان لێ بکرێ سەر ڕایەوەش کە دیفاعیان لێکراوە لە زۆر بواردا بەڕاستی لەمە چیتان کردووە هەوڵی حیزب چییە لەمڕۆوە مامەسا حەسیبە کاگاوڕێ ئەوەی جەنابەت ئەیلەی زۆر تەواوە خەڵک نەحەقی نییە نیگەران بووە لەبەرەوەی کەم و کوڕی هەبووە لەبەری وەکو پێویست خەڵک خزمەتگوزاری پێنەگەیشتووە وەکو پێویست دامەزراندن نەبووە هەلی کار نەبووە هەموو ئەم تێبینیانە ئێمەش ئەزانین ڕێک وایە و خەڵکیش حەقی خۆی بووە. ئێستاشی لەگەڵا بێ ئێستاش کێشە هەیە ئێستاش گرفت هەیە ئێستاش کەم و کوڕی هەیە ئێستاش ئێمە وەکو نەتەوەی کورد بە تایبەتی لەم 4 ساڵەی دوایی ئەتوانم بڵێم زۆرترین زەرمان بەرکەوتووە زۆرترین خەڵکمان لە دام و دەستگاکان دەرکراوە وەکو کورد خەڵک هەموو ئەمانی لەبەرچاوە تۆ بتەوێ ئەم بارودۆخە چاکەی تۆ بتەوێ هێز هاوسەنگ بکەیتەوە تۆ بتەوێ داکۆچی لە بوونی خۆت بکەیت داکۆچی لەوەی کە هەتا ئیتر ئایاگەر ماڵێکت پێکەوە ناوە خانوویەکت هەیە تۆ ئەبێ داکۆچی لەمە بکەیت داکۆچی لەمانەوەی خۆت بکەیت تۆ مناڵەکانت لەبەر خوێندنایە ینی ئەگەر خوا نەخواستە دیارە ئەگەر لە هەڵبژاردنە سەر بکەوین ئەوە من ئاماژەم پێکردوت ئەمە مانایەوە نیە هەموو کێشەکانمان کۆتاییە بێت ئەبێتە فریادڕەس و بە شەو ڕۆژەکەم و کێشەکان کۆتایە بەڵام ئەبێتە پاڵپشتیەک ئێمە ئەتوانین لە ڕێگای ئەو هەڵبژاردنەوە لە ڕێگای ئەو کورسیانەوە ئەو دەنگانی کە بەدەستی ئەێنین ئەتوانین زۆرێک لەوانەی کە خەڵک ئێستا لی نیگەرانە و نیەتی ئەتوانین چاچی بکەین ئەتوانین چارەسەری بکەین ئێمە ئەگەر کورسیمان زۆر بێت دەنگمان زۆر بێ دیارە پشکمان لە دامەزراندن زۆرترە بێ ئەگەر ئێمە لە بەغا نوێنەرمان زۆر بێ و ژمارەی کورسیەکانمان زۆر بێ وەکو کورد دیارە ئەو کاتە داوای سەر کۆمارەکەین داوای سەرۆکی پەرلەمانەکەین ئەگەر زیاتر بێ ڕەنگە داوای شتی
تر بکەین نەگەڵ تۆ شاڵاوی تعریب بۆ سێنی کێسە ڕوبەڕوود بۆتەوە شاڵاوی داژیکاری زەویزاری جوتیاران بوو سێنیت بەڕاستی لەبەرەم پشتیە بڵێ ڕێک ئەوەی تۆ ئیلەی تەواوە چکە گەری مەژماری کورسەکانمان زۆر بوو ئێمە پارێزگارمان ئەبێ کە پارێزگار بۆ هین ئێمە ئەو ئۆتۆماتیکی ئەنجارە تعریب ڕائەوەستێ خراپترین لاوااسترین پارێزگاری کورد دابنێ وەکو ئێستا نابێت تۆ تعریبەکە ڕائەوەستێ ئەو تعریبێک کە ئێستا لەم سەردەمەیە هەیە لە بیرمان نەچێ ئەوەی کە لە سەردەمی ڕژێمی باسا کراوە ڕەنگە ئەمەی ئێستا خەتەرتر بێ و ترسناکتر بێ و داگیرکردنی زەویزاری کورد لەم قۆناغە و لەم مەرحەلێ و لەم چەند ساڵەیە ڕەنگە زۆر زیاتر بێت لە سەردەمی ڕژێمی باس ئەگەر ئێمە لە ڕێگای دەنگدانەوە توانیمان 50 زائیدیەکی کورسەکان بەدەست بێنین پارێزگاری کەرکووکە بێتەی نێمە مەلەفی ئەمنیە ئەکەوێتە لەدەست ئەم هێزە جۆراوجۆرەی کە ئەنواع عشکال هێز هاتوۆتە کەرکووکەوە نازانی چیە و چینە خەڵک مطمئین نیە خەڵک متمانەی پێیان نییە هەموو ئەمانە ئەبێ بڕۆنەوە بۆ جێگای خۆیان ینی مەلەفی ئەمنی ئەبێ بدرێتە دەست خەڵکی ڕەسەنی کەرکووک ناکرێ ئەم هێزە جۆراوجۆرانە لەوێ بن و هەروەها بەنسبەت خزمەتگوزاریەوە ئەو خزمەتگوزاری کە ئێمڕۆکە لە کەرکووکە دوێنێ ئامارێکی وەزارەتی نەوتی خستە ڕوو کە مانگانە چەندێن نەوت ئەفرۆشرێ یعنی ئەم نەوتە مڕێک ئەتوانم بڵێم داهاتەکەی و پارەکەی ئەچێتە جیرفانی گەندەڵکارانەوە لەبەرەوەی سرف ناکرێت بۆ خزمەتی شارەکە لەبەرەوەی خەڵکی کەرکووک کارەبای نییە ئاوی نییە جادەی نیە ڕێگەوبانی نییە هیچ جۆرە پارک و باخچە و ئەمانی جیاوازیش زۆرەکرێت لە بینی نەتەوەکان ئەو ڕۆتینەی کە لە ناو دائیرەکانە هەیە ئەو ڕەگەستپەرستی لە ناو دائیرەکانە هەیە ئەمانە بەردەوام بوونیان هەیە یعنی تۆ ئەگەر بتەوێت ئەمانە چارەسەر بکەی تەنها بەوەی کە پێگەت بەهێز پێگەشتمان بەچی بەهێزە بێ بە ژماری دەنگکانمان بە ژماری پێویستە ینی کورد لەوێ دەنگدەری کورد لەوێ لە ڕۆژی دەنگدان ئامادە بێت چکامە چارەن و سازە بەڕاستیانی ئەم هەڵبژارنەوە یەکلاکەرەوەی دیارە لەم ساڵانەی ڕابردوو هەمومان ئازارمان چەشتووە بە تایبەتی لە دوای شکستی ڕفراندۆم و لە دوای 16 ئۆکتۆبرەوە بەڵام کەرکووک و ناوچە جێرانکان ئەتوانم بڵێم دەقاتی خەڵکی تر ئازاریان چەشتووە ئەو ئازاریان لە پێش چاوە ینی ڕەنگە ئەو معاناتە کەس لە بیری نەچێتەوە بۆ ئەوەی ئەمانە چارەسەر بکەین پێویستە کورد لە ڕۆژی دەنگدانە بوونی خۆی بسەلمێنێ هەرچەنە کەم و کوڕیشە بۆ بەڵام کەم و کوڕیەکان بدەینە لاوە لەو ڕۆژەیە بوونی خۆی بسەلمێنێ و ئەو مافەی خۆی نەدا بە کەسی تر ئەو مافەی خۆی پیادە بکەوە بچێن وێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێ مامۆستا حەسیبە بەگشتی کەرکووک 12 کورسیە کەرکووک 12 کورسیە 12 کورسی ینی لەم 12 ئێوە پێشبینیەکەن کە شەشی یەکلا بوو بێتەوە کاگاوڕێجان ئێمە لە ڕابردوو کورد 6 کورسیەنا 6 کورسیەکەش خۆشبەختانە کورسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژارنی پێش لە هەڵبژارنی پێش و لە هەڵبژارنی 2010 ئێمە ئێستا هەموو هەوڵەکانمان بۆ ئەوەیە خەباتمان بۆ ئەوەیە خۆمان دووکردنمان بۆ ئەوەیە احتیفاز بە دەنجی کورسەکانمان بکەین و لیستی هاوپەیمانی سەرکەوتن بۆ لیستی هاوپەیمانی مسۆگەر بکەین و احتیفاز بە دەنگکانمانەوە بکەین دیارە ئێمە ئومێدمان زیاتر ئەگەر بتوانین زیاتر بێنین ئەوە ئەتوانم بڵێم کەرکووک ئەکەوێتە کەناری ئارام و کەرکووک لەم ترس و دڵڕاوچەی ئەمڕۆ ئەتوانم بڵێم دەربازە بێ و ئەچێتە قۆناغێکی ترەوە ڕەنگە ببێتەوە قۆناغی زێڕین ئێمە نابێت لەسەرەوە خەومان لێ بکەوێمە 6 کورسیمان هەبووە و تەواو ئێمە ئەبێ کار لەسەر یەک دەنگ بکەین ئەبێ هەوڵ بدەین یەک تاکە دەنگی کورد لەو ناوچانە بەفیڕۆ نەچێت چونکە ئەمە کورتایە زەرمەند دەبێت ئەگەر بێت و بە وردی ئەو بەرنمەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دایناوە لە ڕێگای میحوەرەکانەوە بەرنمەیەکی زۆر وردە ئەگەر هەمومان پابند بین بۆ بەرنمەیەوە من ئەتوانم بڵێم نەک دەنگ زۆر دێنین ژمارەی کورسی زۆر دێنین چونکە دەنگ ڕەنگە دەنگ زۆر بێنی بەڵام دەنگکە ئەسووتێت کورسی کەم دێنی بە نەتیجە ئەگەر نەچێت بۆ کاندیدەکەمە بەسە ئەوەیە ناچێت بۆ کەسی تر ناچێت ئەم دەنگانە ئەسووتێت ینی بۆیە گرنگە ئەو دابشکاریەی کە کراوە بەشی هەڵبژاردن ئەو دابشکاریی کردووە بە تۆ ئەڵێ تۆ مولزەمی ئەبێ دەنگ بەم کاندیدە بدەیت تۆ ئەمە بڕیاری ئەوێ جۆڕال بۆم چۆن دەنگەکە بم بۆ کاندید ڕێک منەچم دەنگ بۆ کاندیدادەم ئەمە زۆر گرنگە بە شێوازێوا دابشکراوە هیچ دەنگێک نەفەوتێت و هیچ دەنگی لە کاندیدەکە زیاد نەبێ فڕێ بدرێ و لەم لاوش کاندیدێک دەنگی نوقسان بێنێت نەگاتە ئاستی کورسێک ئێمە ئومێد دەکەین لەسەر ئەو بەرنامە وردە بتوانین کار بکەین بۆ ئەوەی زۆرترین ژمارەی کورسی بەدەست بێنین واللهی قورسە ینی خوای دایەتان بە مامۆستا حەسیبە بەدەل لەو 12 کورسیە یەک کورسیکەش بۆ کۆتایی ئەو مەسیحیە ینی ئەو یەکلا بۆ تۆی تر بۆ مەسیحەکانە ئەوە هی مەسیحەکانە بەڵام دیارە بازنەی مەسیحەکان جیاوازە لە سەرتاسەری عێراق ئەتوانن دەنگ بۆ مەسیحیە بدەن باشە کۆتای ژنان لە کەرکووک چۆنە و یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوپەیمانی کوردستان کاری چۆن کردو لەسەر کۆتای ژنان بەڕاستی من ئەگەر ئامارێکت پێ بڵێم لە کەرکووک 1,750,000 کەس
مافی دەنگدانیان هەیە بە هەموو نەتەوەکانەوە بە هەموو نەتەوەکانەوە بەڵێ 145 کەس خۆی کاندید کردووە 145 کەس خۆی کاندید کردووە لە هەموو نەتەوەکان بۆ هەموو بازنەکان 37 کاندید بۆ بازنەی یەک خۆی کاندید کردووە ئەم بازنەیە کە وتمان بازنەی باکووری کەرکووکە و 5 کورسیتیایەوە زۆرینەی دەنگکان کووردە زۆرینەی دەنگدەرەکانی کووردە بڵێ بازنەی دوو کە دەنگی کورد و تورکمانی تیا و دەنگی عەرەبیشی لێ بەڵام بە ڕێژەیەکی کەمتر 6 کاندیدی هەیە 6 کاندیدی هەمولایەنەکان بڵێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەو بازنەیە دوو کاندیدمان نێژنێ پیاوێکمان هەیە بەڵێ 46 کاندیدمان هەیە بۆ بازنەی سێ نەک ئێمە هەمان عەفوەن هەموو لایەنەکان 46 کاندید بۆ بازنەی سێ واتە ئەمە ریاض و حەویجە و عەباسی و ڕەشاد و ینی عەرەبەکان ئەمانە حەسڕەن لە نەتەوەی عەرەبن کورد و تورکمان لەوێ دەنگیان نییە بەڵێ 39 کاندید لە کۆی 145 کاندیدەکە ژنن 39 کاندید ژنە هینی یەکێتی نیشتیمانی کوردستان نەنە بەعام 39 کاندید هەیە 106 کاندید پیاون بەڵێ باسی هاوپەیمانیت کرد دیارە کورد یەک هاوپەیمانێتی هەیە ئەوش هاوپەیمانی کوردستانە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لەگەڵ حیزبە ئیسلامیەکانش لێک تێگەیشتێکمانەیە لێک نزیکبوونەوەیکمانەیە ئەوەش خاڵێکی زۆر باشە تورکمان سێ هاوپەیمانێتی هەیە بەرەی تورکمانیان هەیە فەتحیان هەیە تەیاری حکمەیان هەیە بۆ هەر سێ بازنەکەیە بەس بۆ دوو بازنەی خۆیان تورکمان لە یەک بازنە لە بازنەی ناوەڕاست لە بازنەی بڵێ عەرەب دوو هاوپەیمانێتی سەرەکی هەیە ئەمانە سەرەکین هاوپەیمانێتی یاخود ئەڵێن تەحالفی عەزم و تەحالفی تەقەدوم ئەوەی کە لە بازنەی سێیە بەڵێ باشە مامۆستا حەسیبانی هەم خۆشم ینی لە مێشکما بوو هەم برادرانی ژیانی ئێستا پیان ڕاگەانم کە ئەوە بپرسم لە بەڕێزە بۆ نمونە لە بازنەی کورد تورکمان و عەرەب مافی ئەوەی هەیە لەوێ خۆی هەڵبژێرێت ئەگەر بتوانێت خۆی هەڵبژێرێت دەنگێنێت وە کوردیش بە پێچوانە و لەو ناوچانەی ئەوان ئەتوانێت ینی عینی شت کاندیدی هەبێ خۆی هەڵبژێرێت ئەزانی چۆنە کاگاوڕێ ئێمە نابێ ئیشێک بکەین کە ئەساسەکەی نەبێ سفر بێ یعنی مبنی على الباطل ناکەین ئێمە ناچین لە حەویجە کاندید ئەو مجازەفەیە ناکەین لەبەرەوەی ئەزانین بەڵام لە ڕووی یاسایەکەوە ئەتوانین بەڵێ کاندید هەیە لە بازنەی یەک لە کورد و لە تورکمان و لە عەرەبیش هەیە باش ئەتوان خۆیان کاندید بکەن زۆر باشە مەسەلەی ینی بانگەشە ئێوەکەی بەتەمان ینی بە شێوە یاسایەکەەوە بە عەلەنی بانگەشەی هەڵبژاردن لەو ناوچانە دەست پێ چونکە زۆربەی لایەنەکان دەستیان پێکردەوە ڕاست بەڵێ کاک هاوڕێ خۆی بانگەشەی هەڵبژاردن لە هەڵبژاردنەکانی پێشوو ئەبوایە 30 ڕۆژ پێش ڕۆژی هەڵبژاردنەکە بانگەشە دەستی پێکرد ئەم جارە جیاوازە 3 مانگ پێشەوە ڕێگە دراوە کۆمیسیۆن بە فەرمی ڕێگەی داوە حزبەکان لایەنە سیاسیەکان بانگەشەی هەڵبژاردننی خۆیان بکەن ئێمە وەکو بانگەشەمان ڕەنگە نەکرد بێ بەڵام ئێمە دەستمان بە ئیش و کارەکان کردووە کات زۆر ماوە بۆ بانگەشە بەڵام وردە کاندیدەکان زەروری ژنیانی کاندیدەکان بناسیێن بەڵێ خۆتەڵی زۆر هەستیارەوە شێوازی دەنگانەکە قورسە بەڵێ کاندیدەکانمان ڕانەوەستاون کاندیدەکانمان ئەتوانم بڵێم شەو ڕۆژ لە کۆڕ و کۆبوونەوە جەماوەریەکانن لە ناو کۆبوونەوەکانن ئەگەڕێن خۆیان ئەناسێنن بە خەڵک هەر کەسە و لە ڕێگای ئەو پیشەیە کە هەیەی هەوڵەدا خزمەت بکە هەوڵەدا زیاتر بچێتە ناو جەماوەر هەوڵەدا زیاتر بچێتە ناو خەڵک بۆی خەڵک بیان ناسی ئەو کاندیدانش کە هەڵبژێردراون ئەتوانم بڵێم زۆربەی زۆریان ناسراون یعنی ئەو خەڵکە نییە کە خەڵک نیان ناسێ و کاتێکی زۆر بێتە ئەیان ناسێت ناسراون و وەجه بوونە لە کەرکووک و پێگەی کۆمەڵایەتیان دیار بووە و لە ڕێگای پیشە و ئیشەکانەوە توانویانە خزمەتێکی باش بە کەرکووک بکەن بەڵام ئەوەی کە بۆ ئەم قۆناغا لە هاوپەیمانێتیەکە زۆر زەرورە و ئێمە زۆر ئومێدمان پێێتی کاگاوڕێ ئێمە لە هەڵبژاردنەکانی پێشوو ئەمان بینی ململانەیەکی زۆر منافەسەیەکی زۆر شەڕە دروشم و شەڕەپەڕۆ دروستە بوو لە نێوان کورد و کووردە یەکترمان ناشری نەکرد لەسەر ڕاگەیاندن و سوسیال میدیا و چی ناشیا بە یەکەکرا بەداخەوە ئەوە خاڵێکی نەرێنی زۆر خراپ بوو سپاس بۆخوا لەگەڵ ئەم هاوپەیمانێتیە ئێمە ئەوانەمان نامێنێ ئەتوانم بڵێم بانگەشەش بکەین بانگەشەیەکی ئارامەکەین و ئەو شتە ناشارستانیانەی تیان نابێت دەرونی دەنگدەر و خاوڵاتیانی کەرکووکیش بەڕاستی خۆیمان بە ئارامیوانە ئەم ئارامێک زۆر گرنگەوە ئەمە یەکێکە وەکو جەناب داماژەی پێکەی لە خاڵە ئیجابیەکانی ئەم هاوپەیمانی کوردستانی هاوپەیمانی کوردستانی دیارە بەس بۆ کاتی دەنگانە
بەڵام ینی وەکو جەنابی شتامەژەت پێدا وەکو زۆری ژە کورد هیوایان نەخواست کە ینی حەزیانەکرم هاوپەیمانەتی فراوانتر بووە. پارتی دیموکراتی کوردستان مەبەستمە قسە بکەم لەسەری و ڕایگەیانەوە کە ئەوانی ژیانە بەشدار بن لە هەڵبژاردنەکانی کەرکووک بە دیاریکراوی. ئەگەر ئەوان بەجیا بەشدار بن دەنگی کورد پەرد نابێ یاخود لەلایەنەکانی دیکە کەم نابێتەوە ئەمانیش نەتوانن دەنگەکان مسۆگەر بکەن و کورسی بەدەستبێنن ئەمە کارەسات دروست ناکە دوایەوە. دیارە ئەگەر باسی پارتی دیموکراتی کوردستان بکەین پارتی لە هەڵبژاردنەکانی 2010 بایکۆتی کرد بە تەواوەتی بەشداری نەکرد. پارتی حەجمی خۆی ئەزانێت لەو شارە ئەوەندەی بەشداری هەڵبژاردننی کرد بێ یە کورسیە ناوە یە کورسی زیاتری نێناوە و بە پێچەوانەوە یەکێتی لە نێوان 5 کورسی و 6 کورسی هێناوە پارتی ینی دیارە ئەمە زۆر وازەحە خۆشیان باشەزان بۆ ئەم جارەش دوو کاندیدیانەیە کاندیدێ پیا و کاندیدێ ژنیانەیە. ئێمە ئومێدمانە کرد پارتی دیموکراتی کوردستانش بەهاتایەتەنە ئەم هاوپەیمانیتە لە پێناو نەفەوتانی دەنجی کورد لە پێناو چۆنەڵێ ڕێکخستنەوەی ناوماڵی کورد ئەگەر لە کوردستانش نەبووە ئێمە ئومێدمانە کرد ئەمە بۆ کەرکووک و بۆ دووز و بۆ دیالۆ بۆ ناوچە جێناوەکان ئەمە ڕووی بدایە. ئەمە نەبووە بەڵێ بە دڵنیاییەوە کە ئێستا کورد لەو ناوچانە دوو لیستی هەیە ئەمە بێتە مای فەوتانی دەنگ ئەبێتە مای سووتانی دەنگ ئێمە بەمە زەرمەند دەبین بۆیە هیچ هەمانجیەکتان نییە یەکتێگەیشتان هەیە لەگەڵ لایەنی ئیسلامیەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە هیچ شتێکمان نییە بەداخەوە. ئێوە هیچ خۆتان هەوڵ نایەن ینی بۆیە کە لێکتێگەیشتێکە بێ لەگەڵ ئەوانیشا بە تایبەتی لە ناوچە کێشە لە سەرەکان و بە دیاریکراوی لە کەرکووک بۆیە کە هیچ نەبێ و دەنگانە نەفوتێ بەڕاستی. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە چەتری کۆکەرەوەی لایەنە سیاسیەکان بووە هەمیشە لە کەرکووک هەوڵی داوە لایەنە سیاسیەکان کۆبکاتەوە لەسەر بەرژەوەندی کورد بەرژەوەندی ئامی کورد و بەرژەوەندی کەرکووک کار بکە و بەو ئیتیجاها بەو ئاراستەیە سیاست بکە بەڵام ئەوە پارتی دیموکراتی کوردستانە بایکۆتی کردووە و بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەو شاری بەجێهێشتووە و نهاتوێتەوە بۆ هیچ کۆبوونەوەیەکش ئامادە نەبووە. مامۆستا حەسیبانی ئێمە جەناب تیشووە منیش لە پرسیارەکان ئاماژەمان بۆدا کە خەڵک بۆ نمونە لە کەرکووک تا ڕادەیەک نیگەران بوو لە ماوەکانی ڕابردوو یعنی داوایانە کرد بەڕاستی خزمەتگوزاری و کۆمەڵە لایەنی دیکەی ژیاری و پارێزگاریکردنیان لە خاک و لەو مافانی کە هەیە بۆ لە کەرکووک بەدەستی بێنەوەیش بە پشتیوانی هەم میشێتی نیشتیمانی کوردستان هەم حکوومەتی یاریمی کوردستان هەم ئەو لایەنانی کە لە کەرکووکن بەڵام ینی خاڵێکی کە زۆر گرنگتر لێرە ئەمێ ئاماژی پێ بم لەگەڵ بەڕێزت ئەوەیە کە مەسەلەی کورد لەوێ مەسەلەی خزمەتگوزاری نییە مەسەلەی خاکە مەسەلەی نەتەوەیە مەسەلەی ئینتیمابوونە بۆ ئەو خاکە کە چەندین ساڵە کورد ململانی لەسەرەکە و دەبێت ئەم ناوچانە پارێزراوە من چکەمانە ناوچەی کوردستانی و هاوبەشن لەگەڵ پێکاتەکانی دیکە ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەکاری لەسەر بکە کامەیانە زۆرترین خزمەتگوزاری یا زۆرترین ئینتیمای نیشتیمانی دروستکە لە نێوان ئەم خەڵکەیە بەڕاست. من ئاماژەم بۆ خاڵێک کردوت مەگەر ئێمە کورد بەشدار بین و بتوانین زۆرترین دەنگ و بەنەتیجە زۆرترین کورسیمانە بێ ئێمە پێگەمان بەهێزە بێ لە بەغا کە پێگەمان بەهێز بوو ئێمە توانین مادەی 140 فشار دروستکەین مادەی 140 جێبەجێ بکرێت دیارە مادەی 140 جێبەجێکردنی مادەی 140 ئەتوانم بڵێم ئارامیەک ئەبەخشێ بەم ناوچەیە نزیکە بێتەوە لەوەی کوردستانی بوونی کەرکووک یعنی بە تەواوەتی بچەسپێ لەبەرەوەی ئێمە کێشەی زەوی وزارمانەیە بە جێبەجێکردنی مادەی 140 ئەم زەویانە ئەگەڕێتەوە بۆ خاونەکەی کاگاوڕێ خۆی ئینتیما چییە زەویە خاکە ئەگەر من خاکم نەبێ ئەگەر من زەویم نەبێ ئیتر کەواتە کیانی من لە هەوایە هیچم نییە یعنی زۆر گرنگە ئێمە جارێ بتوانین چارەنووسی خاکەمان یەکلا بکەینەوە چارەنووسی خاکەشمان تەنها لە بەغاوە یەکلاکرێتەوە لە وڵاتانی دەوروبەر ناکرێت لە هەولێر ناکرێت لە هیچ شوێنێک ناکرێت ئێمە لە بەغاوە کە مرکزی قرارە لێەوە ئەتوانین ئێمە دەنگمان زوڵاڵ بێ و بتوانین زۆرترین کێشە چارەسەر بکەین زۆرترین کەیسمان ئێمە ساڵانە کێشەمانەیە ساڵانە لە دووز و داقوق و سەرگەڕان و پەڵکانە و ئەمانە ئەرە بە هاوردەکان هەڵەکوتنە سەر ئەو خەڵکە ینی ئەتوانم بڵێم لە مەوسمی درەوە ڕۆژ نییە پێکدادان دروست نەبێ ڕۆژ نییە نەیەنە سەریان ینی دادگاکانیش بێ لایەن نین بەڕاستیە لەم کەیسانەیە مامۆستا حەسیبە ئەزایی چۆنە ئەمە نەتیجەی ئەو پارێزگارە بە وەکالەتەیە کە ئەدای زۆر خراپە لە کەرکووک و بە تەواوەتی خۆی یەکلا کردوێتەوە کە پارێزگاری هەموو شارەکە نیە پارێزگاری نەک لایەنێکە یان پێکاتێکە ئەتوانم بڵم لەناو پێکاتێک شاجیاوازی کردو من دوێنێ خەڵکم بینی و خۆشبەختانە لەناو کەرکووک عەرەبێک کە عەرەبی حەویجەیە پرسیایی لێم کرد مامۆستا لەسەر دەنگ و باس و لەسەر هەڵبژاردن و ئەوانە باش واللهی ئەمە ینی خلافی تیانە چۆن ئەڵێم ئاوە ئەیوت من 1000 تەمە ناکەم کە کورد بیباتە و کورد ببێتە پارێزگار ئەمە کابرای عەرب
مناقشەم لەگەڵ کەوتم بۆ ئەوە نیە ئامۆزاکەتان محافظە طبعا ئامۆزای من بەبستمەوەی لە پێکاتەکەی ئێوە وتی زۆرترین زەرەر ئێمە کردومانە زۆرترین پەراوێز ئێمە خراوین تەنها عشیرەتێکی دەور و پشتی خۆی ئەوانەی کە لەگەڵ یا شەریکن لە بازرگانی لە بزنسەکانیان لە مەسلحەتەکانیان تەنها ئەوانە سوودمەند بوونە ئیتر خەڵکەکەی تریش وەکو ئێمە ئەناڵێنێ بەدەست نائەدالەتیەوە بەدەست ناحەقیەوە جا زۆر گرنگە ئێمە کار بکەین وەچێتی نیشتمانی کوردستانش بەرنامەی ئەوەیە ئەگەر ئێمە جارێک قەزیە نەتەوایەتەکە یەکلا نەکەینەوە خزمەتگوزاری چی من کە خاکم نەبێ چی لە خزمەتگوزاری بکەم بەڵام ئەگەر ئێمە توانیمان ئەوە یەکلا بکەینەوە ئەوە ساغ بکەینەوە کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنین و ئەمن و ئەمان بدەین بە خەڵکەکەی خۆمان کە پارێزگار کووردا کە مەلەفی ئەمنی لە دەستێکی ئەمینایە کە هێزێک نایەتە ئەوێ هەموو شەو لە نیوەشەوە هەڵکوتێتە سەر گەڕەکە کوردیەکان بە بیانووی گەڕان بە دوای چەکا بە بیانووی گەڕان بە دوای داعش و گومان لێکرا و نازام چی ئەگەر ئێمە ئەمانەمان نەمێنێ ئەو کاتە دیارە خزمەتکردنی خەڵکیش ئاسانترە بێ و دامەزراندن کە خاڵێکی هەرە سەرێکیە ئەتوانم بڵێم لە هەموو عێراق و بە تایبەتی لە کەرکووک ئێمە بازارەها دەرچوومانەیە خاوەن شادی ماستەر و دکتۆرا و بەکەلۆریۆسمانەیە تا ئێستا فرسەتی کاریان بەدەست نەکەوتووە یا ئەتوانم بڵێم زۆر بێکارن هەموو ئەمانە لە ڕێگای دەنگدانەوە ئێمە چەندە دەنگکانمان زۆر بێ ئەوە پشکمان زیاترە بێ لە ناو فەرمانگەکان لە ناو وەزارەتەکان و ئەتوانین خزمەت بە خەڵکی خۆمان بگەین. یعنی بێ ئێمە بۆ مێژوو شاهدی بدەین ینی بەڕاستی کەرکوو و کەرکووشیەکان هەمیشە بوێر بوون ئازا بوون چاونەترس بوون ینی شێر ئاسا ینی بەگشت هەموو پیلانێکی هەم دەوروبەر هەم ناوخۆی عێراق هەم شۆڤێنەکاندا چوونەتەوە بۆی کە بتوانن بەڕاستی کوردستانی بوونی کەرکووک بسەلمێنن. ئێوە وەکو هاوپەیمانی کوردستان و جەنابتان وەکو ئەندامی سەرکردایەتی شێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت چۆن سوود ببینێ ئالم گوڕوتین و ینی شێر ئاسایانی کە لەوێ هەوڵی ئێن کەرکووشیەکان کە پارێزگاری لە خاکەکەیان بکەن ئێوە توانیوتانە ڕایەڵەیەشی پەیوەندی بەهێز دروستکەن لەگەڵ ئەم خەڵکەیە بۆی کە بتوانن ئەوانیش پاڵپشتان بن ئێوەش پاڵپشتی ئەوان بن. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم کەرکووک و ناوچە جێناوەکانی کردووەتە ئەولەویەتی کارەکانی یعنی لە هەموو ناوچەکان زیاتر و لە پێشتر گرنگی بە کەرکووک و ناوچە جێناوەکانەدان چونکە هەست بەو مەترسیاکە ئەگەر خوانەخواستە کورد لەوێ بشکێ شکانە بۆ قواری هەرێمی کوردستان شکەوێتە مەترسیەوە شکۆی کوردە و قوارەکەشمان ئەکەوێتە مەترسیەوە بۆیە زۆرترین احتیمامی زۆرترین فۆکسی خستۆتە سەر کەرکووک و سەر ناوچە جێناوەکان و لە بیرمان نەچێ ئێمە لەو ناوچانە ئەتوانم بڵێم لەشکرێک لە کادرمانەیە کادری دڵسۆزمانەیە و بەدەر لەو لەشکرە کادرە ئێمە قاعیدەیەکی جەماوەری بەهێزمان هەیە ئەوەندە ئەو قاعدە جەماوەریە ئەتوانم بڵێم لە هەموو قەیرانەکانە لە هەموو ململانیەکانە لە هەموو کێشە و گرفتەکانە ئەوانە چۆن ئەڵێ ئەوانە ئەم حزبیان ڕاگرتووە ئەوانە پێگەی کوردیان ڕاگرتووە لەم شارە ئەوان هەست بە مەترسیەکانەکەن ئەوان هەست بە خەتەریاتی سەر کەرکووکەکەن لە ڕووی لەبەرەوەی کاگاوڕێشتێک هەیە لە بیرمان نەچێ ئێمە لە هەولێر و لە سلێمانی و لە هەڵەبجە و لە دوهۆک و ئەوانە ئێمە منافسمان نییە هەر کووردە بەشداریەکە بەڵام ئێمە لەوێ خەڵکێک لەگەڵمانایە ڕەنگە بوونی تۆی هەر قبول نەبێ وەکو کوردێک شۆڤێنیە و شۆڤێنیانە بیرەکاتەوە و خەڵکێکی تریشی تایە بە بەرنامەی دەرەچی کارەکە ئەویش دیسانەوە کارەکە بۆ شکاندنی تۆ بۆ لەدبوونی کورد بۆ شکاندنی شکۆی کورد و بۆ دەرپەڕانی کورد دەگەر بۆی بکرێ هەرنای لە کورد لەو ناوچانە بمێنێ خەڵکی کەرکووک زۆر بە جوانی ئەمە تێگەیشتووە خەڵکی کەرکووک زۆر بەوازحی ئەم مەترسیانی پێویستیانی ئێوەش لە ناویانە بن و پاڵپشتیان بن و بەدڵنیایەوە کاگاوڕێ من ئەوەت پێڵێم ئێمە سەرکردایەتی کەرکووک من ئەمە نمونە بۆ دێنمەوە 26 سەرکردایەتی کەرکووک ئێستا لە خزمەتی پرۆسەی هەڵبژاردنە یعنی ئەوە نییە بڵێ خەڵک لە دۆڵێکە و سەرکردایەتی لە دۆڵێکە 26 ئەندامی سەرکردایەتی کەرکووک لە ناو مەلەفی هەڵبژاردنە کارەکەن ئیتر مەسئولی میحوەرە چی هاوکاری مەسئولی میحوەرە چاودێری میحوەرە ئەمانە هەمووی لە کاران ئەتوانم بڵێم زۆرترین ئومێدمان لە سەریان هەڵچنیوە کە بتوان زۆرترین ئیش بکەن قسەکەی جەنابەت کاڵی لە ناو جەماوەر بن بەڵێ ئێمە ڕۆژانە لە ناو خەڵکین ڕۆژانە لە کۆڕ و کۆبوونەوەکانمان کۆڕ و کۆبوونەوەکانمان بۆ جەنابەت چکە زۆربەی چالاکیەکان دەبینم بەوە زۆربەی سەرکردەکانی دیکەش یانیان دامانی سەرکردایەتی ئەگەر بە حەق بڵین فعلا ئەوانی ژیانی کار و چالاکیان هەیە بەڵام گرنگتر ئەوەیە کە تۆ
ئەم ڕایڵی پەیوەندیە بەردەوام بێ بەڕاستی بەدڵنیایەوە لە دوای هەڵبژاردننی حەقەتی مامەسا حەسیبە دووشت هەیە ئەبێ بەردەوام بێ یەکەمیان گرنگیدان بە جەماوەر و لە ناو جەماوەر بی لە ناو جەماوەر لەگەڵ جەماوەر نزیک بی دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم خاڵی زۆر بە گرنگ زانیوە و خاڵی دووەمیش ئەوەی کە بەردەوام بێ ئەفوم کە من لەبیرم چوو قسەم لەسەر نەکرد ئەم هاوپەیمانەتیە کە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە ئەمە تەنها بۆ هەڵبژاردنە نییە ئێمە ئومێدمان بەم هاوپەیمانەتی هەیە بۆ دوای هەڵبژاردنیش بتوانین بەیەکەوە کاری باش بکەین بتوانین خزمەتی باش بکەین و لە دوای ئەوەش ئێمە هەڵبژاردننی ترمان لە پێشە بێت هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان لە پێشە بێت ئێمە ئومێدمان لەسەر ئەمە هاوپەیمانەتی هەڵچنیوە و زۆرترین ئیش و ماندووبوونیشمان بۆیە بتوانین دستی هاوپەیمانی سەر بخەین لە کەرکووک و ناوچە جێناوەکەکان دەست خۆش مامۆستا حەسیبە ئەمە کۆتا پرسیار ئەوە بێت لە ڕووی هێزەوە جەناب دامەژت بۆدا کە کۆمەڵێک هێزی جیاواسەیە لە کەرکووکە ئەمەش دیارە خۆی بۆ کاتی دەنگدانەوە کاتی پرۆسی هەڵبژاردن تا ڕادەیەک لەوە چێ مەترسیەک دروست بکە بۆ سەر دەنگدەرانەوە بۆ سەر پێکاتەکان بەگشتی دوو ژوورێکی هاوبەش هەیە کە لەوێ هێزی پێشمەرگە و سوپای عراق بەشدارە ئەم ژوورە هاوبەشە هەمانگیە کاریگەری ئەبێ بۆ ئاسایشی هەڵبژاردن لە داهاتوە لە ڕۆژی هەڵبژاردن تا چەندە گرنگیشە بەڕاستی بەدڵنیایەوە هیچێک لە زەرورەتەکانی هەڵبژاردن ئەرزیەتێکی ئەمانە ئەمن و ئاسایش ئەبێ بەرقەرار بێت لەو ڕۆژەیە ئەبێ ئەمنیەتی خەڵک پارێزراو بێ ئەگەر خەڵک ئەمنیەتی پارێزراو نەبێ ڕەنگە جورئەت نەکانەیەتە دەرەوە نەچێ بەشداری هەڵبژاردن نەکە بۆیە بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە زۆر هاوارمان کرد دەمێکە ئێمە لەسەر پێکەنانی ژووری هەمانگی قسەمان کردووە کە چەندە زەرورە ئەو ناوەندی هەمانگیانە لەو جێگایە نەبێ کە بە تەواوەتی ناکۆچی و سڕا و ململانەیەتیایە وەکو کەرکووک دیارە پێشتر زۆر هەوڵدرا بۆی لە کەرکووک دانەنجێ بۆی لە هەولێر و لە بەغدا بێ بەڵام وەکو کورد ئێمە ئەو سوودەمان لێی نابینی بەڵام پێداگریمان کرد و بە هەوڵی دڵسۆزان توانرا ئەو ژوورە هەمانگیە لە کەرکووک لە بنکەی کەیوان کراوەتەوە ئەوە خاڵێکی ئیجابی زۆر باشاوە لە کاتی هەڵبژاردنەکانە ئەوان ملزەمە بن بەوەی کە هەر حەدەسێک هەر ڕووداوێکی نەخوازرا و ڕوودا کاری لەسەر بکەن کاتەوە پێداگرێتان بێهۆ نەبووە بۆ ئەم کاتەوە بەدڵنیایەوە بۆ هەموو کاتێک گرنگە بە تایبەتی بۆ کاتی هەڵبژاردنەکان مامۆستا حەسیبم بەرەو کۆتایی ئەچم ئەگەر جەنابەت وەکو ئەندامی سەرکردایەتی یەکێتی و وەکو یەشێک لە چاودێری میحوەرەکان لە کەرکووک هەر پەیامێکت هەبێ بۆ کەرکووشیەکان بۆ ناوچە کێشە لە سەرەکان بۆ دەنگدەرانی و ناوچانە بۆ لایەنەکانیش بەگشتی و بۆ خودی یەکێتی نیشتیمانی کوردستانیش حیزبەکەی خۆت ئەتوانین لێرەوە بیگەێنی بەڵێ دیارە ئەم هەڵبژاردنە هەموو لایەنەکان لە ناو خۆ لە دەرەوەش دەخت لەسەرەوەکەنەوە ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێ ئەم هەڵبژاردنە بکرێ ئێمەش ئومێ دەکەین ئەم هەڵبژاردنە بکرێەوە لە ڕێگای ئەم هەڵبژاردنەوە بتوانین هاوسەنگی هێز بگەڕێنینەوە بتوانین گۆڕانکاری باش بکەینەوە بتوانین بیکەینە دەواازەیەک بۆ هێنانەکایی کۆمەڵی گۆڕانکاری باش لە خزمەت میلەتەکەمان بێ لە خزمەت ناوچەکەمان بێ لە خزمەت کەرکووک و ناوچە جێناوکان بێ دوا پەیامم بۆ خەڵکی کەرکووک و ئەو ناوچانە سەرەڕای کەم و کوڕیەکان سەرەڕای کێشە و گرفت و مەشاکلەکان سەرەڕای ئەوەی کە لە ڕووی خزمەت گوزاری و لە ڕووی کۆمەڵێشتەوە وەکو پێویست ئاوریان لێ نەدراوەتەوە دەبێ هەموو ئەمانە بخینە لاوە بەرژەوەندیە گشتیەکە لە بەرچاو بگرین ئەویش بەرژەوەندی گشتمانە ئەویش بەشداریکردنە لە هەڵبژاردن بۆ ئەوەی بتوانین دەنگی کورد مسۆگەر بکەین و دەنگی پێکاتە ڕاستەقینەکانی کەرکووکش مسۆگەر بکەین لە نەتیجە جەنابی مام جەلال دوورشمی چەپکە گوڵەکەی لە کەرکووک بەرز کردبووەوە ئێمەش هەمومان بتوانین پارێزگاری لەو چەپکە گوڵە جوانە بکەین بۆ هیواین کە هەموو لایەکتان سەرکەوتون و زۆر سپاس بۆ مامۆستای عەزیزمان مامۆستا حەسیب عەبدوڵڵا ئەندامی جومەری سەرکردایەتی شێتی کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو زۆر سپاس دەکەم مامۆستا گیان مادوومان کردی بەڵای بینەرانی بەڕێز هەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ